نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا نەخۆشیێکی گواستراوەیە کە یەکەم جارە بەهۆی ڤایرۆسێکی نوێ لە خێزانی کۆڕۆنا لە مرۆڤدا دەرکەوتووە. ڤایرۆسەکە زیاتر بەهۆی پرشتی کۆکە و پژمین لە دەمی مرۆڤی توش بوو لە کاتی قسەکردن بۆ بەرامبەرەکەی دەگوازرێتەوە. ئەو دڵۆپانە قورسن و لە هەوادا بە ئاسانی ناگواسترێنەوە. تەنها نزیکەی مەترێک بەرگە دەگرن و بە خێرایی دەلکێن بە هەر ڕووبەرێکەوە. هەر بۆیە زیاتر بەهۆی لێک نزیکبوونەوەی نێوان کەسەکان دەگوازرێتەوە. هێشتا ماوەی زیندومانەوەی ڤایرۆسەکە لەسەر شوێنەکان بە تەواوەتی دیار نییە. هەر بۆیە باشتر وایە شوێنەکان بە تایبەتی ئەو شوێنانەی کە نزیکی توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنان بەڕێک و پێچی خاوێن بکرێنەوە. دەستی مرۆڤ بەر زۆر شوێن دەکەوێت و دەتوانێت بە ئاسانی ڤایرۆسەکە بگوێزێتەوە. هەر بۆیە نابێت دەستت لە چاو و لوت و دەمت بدەی چونکە دەست دەتوانێت ڤایرۆسەکە لە شوێنەکە بۆ خۆت بگوازێتەوە. لە کاتی کۆکە یان پژمێن دەم و لوتت بە قۆڵ و ئانیشکت داپۆشە یان دەستە سڕ بەکاربێنە. دەستە سڕی بەکارهاتوو بە زووی فرێدە ناو سەتڵی زبڵی داخراو. کاریگەرترین ڕێگە بۆ پێشگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی نوێی کۆڕۆنا ئەوەیە کە دەستەکانت بە بەردەوامی تاقیم بکەی یان بە ئاو و سابوون بشۆی. بەم شێوەیە ئەگەر ڤایرۆس لەسەر دەستەکانت هەبوو لە ناو دەچن. تەندروست بن و ڕێ لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بگرن.